بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەهۆی شکستی حکوومەت هێرم لە ئیدارەدانی کوردستان کۆچی بەرەشاوی گەنجان بۆ دەرەوەی وڵات دەستی پێکرێتەوە بەپێی ئامارێک لە ساڵی ڕابردوو زیاتر لە 20,000 کەس لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی دەرەوە کۆچیان کردو و بەشێکیش لە ڕێگادا یانیانە دەستداوە. لە بەرنامەی ئەمڕۆ بە وردی لەسەر هۆکارەکانی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات دەوەستین، هەروە قسەش لەسەر ئەو مەترسیانە دەکەین کە لە ڕێگەی هەندەران ڕوبەڕووی هاوڵاتیانە دەبێتەوە کە لە پێناو ژیانێکی باشتر کۆچ دەکەن. لەگەڵمان بێن. بەهۆی شکستی حکوومەتی هەرێم لە ئیدارەدانی کوردستان کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات بەردەوامە. بە پێی ئامارەکان لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 20,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوەی وڵات کۆچیان کردووە، بەشێکیش لە ڕێگادا گیانیان لەدەستداوە. لەم ساڵیشدا کۆچی هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی هەرێم بۆ دەرەوەی وڵات بەردەوامە و زۆر جاریش کارەساتی جەرگبڕ بە دوای خۆیدا دەهێنێت. بە بڕوای چاودێران بەرزی ڕێژەی بێکاری و هەژاری و قۆرەخکردنی داهاتەکان لەلایەن کەمینەیەکی دەسەڵاتدار و بە حەزبیکردنی هێزە چەکدارەکان و دادگا و بەرتەسکردنەوەی ئازادیەکان هۆکارن بۆ کۆچی بەلەشاوی گەنجان. لە دوای ساڵی 2014 جارێکی دیکە شەپۆلی کۆچی گەنجان دەستی پێکردەوە و هۆکاری سەرەکیش بێکاری و کەمی خزمەت گوزاریە. بە پێی ئامارەکان ماوەی 7 ساڵە پرۆسەی دامەزراندن وەستاوە. بەو هۆیشەوە زیاتر لە 200,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون. حکوومەتی هەرێم بە پاساوی قەیرانی دارایی ئامادە نیە گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دابمەزرێنێت. لەگەڵەوەشدا هیچ بەدیلێکی بۆ چارەسەری کێشەی بێکاری نییە و دەبێت دەرچوان با کولەمەرگیەوە بژین. کۆچی گەنجان و هاوڵاتیان بۆ دەرەوەی وڵات لە کاتێکدا پێشتر بەهۆی ڕەفتار و تاوانەکانی ڕژێمی بەعس خەڵکی کوردستان کۆچیان دەکرد، بەڵام ئێستا بەهۆی خراپەکاری دەسەڵاتی خۆماڵی هاوڵاتیان کۆچ دەکەن و گوێ بە مەترسیەکانی ڕێگای هاتوونەهاتی هەندەران نادەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بارەزان دکتۆر بێستون حەمە ساڵح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە ستۆری سەرەکی هەروە لە هەولێرەوە گۆران دیبەگەی پارێزەرمان کردووە و بڕیارە لە سەی سادقیش یەکێک لە کەسوکاری ئەو گەنجەی کە هەژین کە لە بەڕووداوێکی هاتوچۆ لە تورکیای گیانی لەزدا دواتر یەکێک لە کەسوکاری ئەویشمان لەگەڵ دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان کاک دکتۆر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. پێ دوای ئەوەی کە ئێستا ڕوودەدات ئەوە کۆچەوەی گەنجان بۆ دەرەوەی وڵات هاوڵاتیان یاخود هەڵاتنە لە دەستی ستەم و زۆڵە. بەڵێ بەناوی خۆی بەخشەندەی بێرەبان سوپاس بۆ جەناب و بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیامیش. دیارە ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە یعنی لە ئەنجامی باشنەبوونی سیستەمی سیاسی و هەروەها خراپ ئیدارەدانی وڵات لە چەند ساڵی ڕابردووە بەداخەوە ئێمە تا ساڵەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان زیاد بێ ئازار و مەینەتی و ناڕەحەتیەکان و تراژیدیەکانی خەڵکی کوردستان زیاترێ بێ کە ئەمە بەداخەوە دیارە بەهۆی خراپ ئیدارەدان گەنجان لەوانی ئەم وڵاتە دەیانەوێ لە زوڵم و زۆر و لە نەعەدالەتی و لە بێپلانی و لە نەبوونی مافی هاوڵاتی بوون سەرەتاییترین ماف کە مافی هاوڵاتی بوونە هەڵبێن بڕۆن بۆ ڕێگەیەکی نادیار تەنیا لەوەی کە هیچیان دەست نەکەوێ مافێکیان دەستکەوێت کە وەک مرۆڤ بژین وەکو تاک مافیان پێ بدرێت کە ئەمە بەداخەوە ئەمە ئەگەینێت ئەو قەنەعەتەی دەسەڵاتداران سیستەمی سیاسی سیستەمی ئابووری سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان هەمووی لەژێر پرسیارێکی گەورەی هاوڵاتیان کە شەقام و هەروەها سیاسیین هەروەها ئەوانەی کە چاودێرانی ناوخۆ و دەرەوەی ئەم وڵاتن لەژێر پرسیاردایە کە ئایا بۆچی دوای ساڵانێکی زۆر لە حکومڕانی نەتوانیوە تاوەکو ئێسەیش
مافەکانی هاوڵاتیان و داواکاری گەنجان و داواکاری هاوڵاتیان بەدەست بەدی بێنی کە ئێستا کێشە لە داواکاری سەرەتایی هەیە و داواکاری هەنووکەی هاوڵاتیان هەیە بۆ نمونە ئێمە گەنج لە وڵاتە نازانێت چی بکە نازانێت چۆن پەرە بە تواناکانی بدا نازانێت گەنج چ شتێک بکە باشە بۆ ئەوی کە خزمەت بە وڵات بکە لە وڵاتە جێ نابێتەوە هیچ شتێک نییە کە بۆی بڕوە یعنی تەنانەت کاتەکانیشی پێ بەسەر ببە ئەوەی کە بانەوەنە گەنجێکی خۆشەوی زێکێک لە یەکەمەکانی ئەم وڵاتی زانکۆ پەیمانگا لە شوێنێکی کۆکو سەی سادق ملیکی ڕێگەی ناهات ئەگرێتە بەر ئەڕوا بەرەو هەندەران لەوێش وانەوەنا قەدەرێک بۆی ڕوو ئەدات و ناتوانێت بگاتە ئەو هیوایی کە پێ هەیە بەڵام لە چی ڕای کردو لە سەی سادە ڕای کردو کە نازان ئەم گەنجانە نەپارچێکەیەتیە دانیشن ئەوە لەوە بگەڕین دانامەزرێن لەوە بگەڕین کە ئیشیان نییە لەوە بگەڕین کە مافیان نییە لەوە بگەڕین کە هەمیشە سەرزەنش دەکرێن ئازادیەکانیان بەرتەست دەکرێتەوە هیواکانیان لە گۆڕەکرێت لەمەش بگەڕین شوێنێکیش نییە ئەمانە کاتەکانیان تیا بەسەر بن بۆیە دێت ئالەمە ئەڕوا بۆ ئەوەی کە ڕێگەیەک بگرێتە بەر تاوەکو خۆی تیا ببینێتەوە تووشی ئەو ڕووداوە ئەبێت کە بەڕاستی ڕووداوێکی جەرگ برە بەڵام بەداخەوە بۆ دەسەڵاتێکی کەڕ کوێر نەبیست نەزان تێنەگەیشت و بێ ئاست بێ هەست هیچ شتێکی نییە ئەجینا ئەوەی کە گوێی لە فرمێسکی باوکی هەژین بواە وە سەیری ئەو دیمەنە تراژیدیانەی بکردایە ئەبواە ئەم دەسەڵات دارانە نانی دەمی مناڵەکانیان بگرتایەتەوە بیا خستایەتە خزمەتی ئەم وڵاتە بەس بەداخەوە لەگەڵ ئەوەی کە سەیری ئەوەکە مناڵەکانیان نێرنە دەرەوە بۆ ئەوەی کە زیاتر لە خۆشی و لە ڕەفایەتە بژین. سوپاس دەکەم کاک گۆران جەنابیش بەخێر بێ سوپاس بۆوان دەبوونێت دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانمە سەبارەت بە کۆچی گەنجان پێ دوای ئەوەی کە ڕوو دەدات ئێستا کەمینەیەکی دەسەڵاتدار بڵێن باشتێکیان بۆ خۆیان دروست کردووە و دۆزەکێکیان بۆ گەنجان بنیادناوە لە وڵاتەدا. سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیدا خۆمان دەزانین بارودۆخی هەرێمی کوردستان ینی بە شێوازێک گوزەر دەکاتن کەوا بە دڵی هیچ کەسێک نییە لەوانەی کەوا ئێستاکە بەشمەینەتن لەوەی کەوا جگە لەوانەی کە ئێستاکە لە ڕەفاهیەتن مەبەستم ئەو کەسانی کەوا وەکو مافیا وەکو حکومڕانی هەرێمی کوردستان کەوتونەتە چەسانەوەی ژیانی تەواوی موچەخۆران تەواوی دەرنەچوانی زانکۆ تەواوی پزیشکان تەواوی ئەو کەسانی کەوا موچەخۆری حکومەتن بە خانەنشینان و بە کۆی ئەوانەی کە خزمەتی ئەو وڵاتە دەکەن بەداخەوە ئێمە دەبینین زۆر جاران باز لەوە دەکرێتەوە ژیان و گوزارانی خەڵک خۆش بکرێت چاکسازی بکرێتن بەڵام دەبینین گشتی ئەو قسانەی کە لە حکومەتی هەرێمی کوردستان یاخود وا بڵێم بەشداربووانی حکومەت کە باسی دەکەن بڵقی سەر ئاوە ڕاست نییە دوورە لە ڕاستی بە پەتیەکەشی کەوا درۆیان کردووە لەگە میلەتەکەیان و بەڵێنەکانیان نەبردەوەتە سەر ئەمە وای کردووە ڕەشببینی لەلایەن خەڵکێکی زۆر دروست بێتن ئەمە هە لە خۆڕا دروست نەبووە چکە هیچ گەنجێک هیچ کەسێک حەز ناکاتن بەوەی کەوا خوشکێک برایەک دایکی باوکی یاخود هەر کەسێک خۆشەویستی خۆی لەدەست بداتن بەوەی کەوازی بهێڵێتن و سەفەر بکاتن ئێمە دەبینین کەسێک کەوا ڕۆژێک دەسێتن لە شارێکەوە بۆ شارێکی تر کاتێ لە بە منداڵەکانی دەگەڕێتەوە بەڵام دەبینین گەنجێک کە سەری خۆی هەڵدەگرێتن ئەمە لێرە پێمان دەڵێتن بەبێ هۆکار نییە گەلە هۆکارێکە کۆیە هۆکارانەی کە هەشن تەواوی حکومەتی هەرێمی کوردستانی بەرپرسیارات چونکە ئەوەی کە هەژی ڕۆحی شاد بێتن کە دەیخوێنینەوە کە دەیبیستین تەواو قۆناغەکانی زانکۆی بەسەرکەوتووی بە ئەوایلەکان کە بڕیوە دەبینی حکومەتی هەرێمی کوردستان بەهۆی بێپلانی بەهۆی بێبەرنامەیی بەهۆی زۆری درۆیەکانی نەبرنەسەری بەڵێنەکانی وای کردووەکەوە گەنج ڕەشبین بێتن هەژیەکان لە هەرێمی کوردستان زۆرن بەداخەوە دووسەیر کە هەر ئێستا کە ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێتن بەداخەوە بینیمان چێ بوو شەڕی داعشی کرد کە پێشمەرگە بەڕێزەکان بوو شوورەیە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و ئەو کابینەیە شوورەیە بۆ وەزیری پێشمەرگە کە ئەمڕۆکە لە شاری سلێمانی دەبینین بەداخەوە پێشمەرگەیەک سوال دەکاتن بۆی کەوا منداڵەکانی تەندروستیان خراپە بۆی بیان باتە دەرەوەی وڵات حکومەتێک بێتن بەرپرسێک بێتن بە هەژیەکان نەهەژێتن بەوەی کەوا پێشمەرگەیەک سوال دەکاتن ئایا دەبی ڕووی قایمی ئەم حکومەتە چ ڕوویەک بێتن بەڕاستی پێویستە ناوی حکومەتی هەرێمی کوردستان بچێتە ناو کتێبی گینز لەوەی کەوا لا زۆرترین درۆ کە بەرامبەر خەڵکەکەی خۆی کردیتی کە مەبەستم حکومەتی هەرێمی کوردستان تەواوی حزبانی کە بەشدارن بە سەرۆک و جێگر و بەوانەی کە ئێستا کە وەزارەتێکیان هەیە بۆی کەوا مدیر عامیشیان هەیە
بەداخەوە دەبینین چەندین درۆیان کردو هەر پێویستە لە زۆری درۆ زۆری بەڵێن و نەبردنەسەری بەڵێنەکان ئەم حکومەتە نایبچێتە کتێبی گینز ئەمە یەکەوە ڕەشببینی بۆ خەڵک دروست کردووە تو سیر کە مامە حاجیەک دەبینی کەەوە خانە نشینە دەچێتن لە سڕێەوەی کەوا موچەکەی وەردەگرێتن لەبەر گەرمای هاوین لەبەر سەرمای زستان بە چه حاڵێک ینی بەرپرسەکانیش دەبینین ڕەفاهیەت و گوزەران خۆشیوان دەبینین یاخود منداڵی بەرپرسەکان دەبینین منداڵی بەرپرسەکانیش پێویستە ناویان بچێتە کتێبی گینز بەوەی کەەوە ڕۆژێک لە ڕۆژانداریشیان لەسەر بەردێک داننەوە خاوەنی ملیارەها دۆلارن بەوەی کەەوە بەهۆی دزی باوچیان یاخود بە دزی مامەکانیان یاخود بە دزی کەسێکی نزیشیان ئەوانش مستەفید بوونە بەڵام هەژیەکانیش دەبینین دوای ئەوەی کەوا شەونخونی زۆر لەم بێکارەباییە لەم حاڵ خراپیە کەوا خەڵک ئێستا کە پارەی دوو کارەبا دەداتن کارەبای مۆلیدێ و هەروە کارەبای نیشتیمانیە کە بەداخەوە تاوەکو ئێستا کە کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان پێی چارەسەر نەکراوە بەوەی کەوا ئەو خانەوادانەی کەوا قوتابیان هەیە پارەی پێوەری ئاو کە دەبینین فێریان لە هەوایەکەی لێ دەکرێتن یعنی گوزەران چۆنی بڵێ سەختە بەڵام دەبینین بەو شێوازە منداڵەکانیان پەروەردە دەکەن و بڕوانامەی بەرز بەدەست دەهێنن بەڵام دوجار چانسی ئەویان نابێتن کەوا خزمەتی نیشتیمانەکەی خۆیان بکەن کە خەون بەوە دەبینن کەوان خەمخۆری نیشتیمانیانن کە ئەوانە کوڕە هەژارەکانن بەڵام لەبەر زۆری دز و مافیا و مافخۆرەکانی هەرێمی کوردستان ڕێگەیان پێ نادرێت لەمپەریان بۆ دروست دەکرێتن دەبینین چارەنووسی ئەوانەی کەوا لە ڕێگاکانی هاندەران یاخود ئەوانەی کە لە هەرێمی کوردستانیش قسە دەکەن دووچاری زیندان دەبنەوە ئەشکەجاتدان دەبنەوە تهدید و تەشیریان پێ دەکرێتن حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێستا کە نەهەژێتن و ئەگەر بەوەی کەوا پێشمەرگەیەک سوال دەکات نەهەژێتن و بەوەی کەوا حکوومەتێکمان هەیە کە مامۆستا کاری پانکە تێخستن بێتن و زامدار بێتن و مامۆستایەک ئاڵای کوردستان دەبینی شەهید دەبێتن باشە حکومڕانی چۆن وا دەبێتن ئایا ئەجندای کاری ئەم حکوومەتە چییە کەوا نەتوانێتن شەقامی قیرتاو بکاتن بۆ چەند ماڵێک دەبینین کۆ دەبنەوە پارە کۆ دەکەنەوە دەچن شەقامەکە قیرتاو دەکەن دەبینین ستونی کارەبا خەڵکەکە بۆ خۆی دەکرێتن وای لێ هاتووە ینی بەداخەوە خۆی دەبێتن هەر سەرکردەیەک کەوا خۆشەویستی میلەتەکەی بێتن و لە خەی میلەتەکەی دابێت دەبێت سوال بکە بۆ ئەوەی کەوا میلەتەکەی خۆش بشیتن بەڵام بەداخەوە هەموو میلەتیان بە سوالی خستووە بۆ ئەوەی کەوا سەرۆکی حکوومەت و جێگری ئەو وەزیرانە بەخۆشی بشین کە بەڕاستی مایەی نیگەرانیە مای هەڵوەستە لە سەرکردنە خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە بەو هەڵمەخەڵەتێن من دەڵێم چەند ڕۆژی داهاتوو بڕیار لەسەوە دەدرێ ئایا انتخاباتی داهاتوو تەعجیل بێیان تەعجیل نابێ ئەگەر لە کاتی خۆشی داکرا ناکرێتن ئێمە بە باق و بریقی بەڵێنەکانی ئەوانەی کەوا باز لەوە دەکەن خۆشگوزەرانی و هەڵی کار چکە هەڵی کاری قوبات تاالبانی تاوەکو ئێستا کە لە مێشکما دەزرینگێتەوە کەوا هیچی بەهیز نەکرد خزمەتەکەی هیچی بەهیز نەکرد سەرۆکی حکوومەت چەندین بەڵێندا هیچی بەهیز نەکرد ئەو بەرپرسانە بەداخەوە ڕاهاتون زۆرترین بەڵێن بدەن بە گفتار بەبێ کردار هیچ ئەوانە بەس ناون و ناوەڕۆکیان نییە باچیان بە هەژاری خەڵکی هەرێمی کوردستانیە بۆیە ئەمانە پێویستە سەر زەمیان بە خۆیان و خانەوادەکانیان و کەس و کاریان نایبچێتە کتێبی گینز لەوەی کەوا لە گەندەڵی گەندەڵترن لەوەی کەوا بەڵێنیان نەبرتە سەر بەڵێنەکان ینی زۆرترین بەڵێنە نەبرتە سەر یانی لە هەموو ئەو سێکتەرانی کە هەیە پێویستە ئەگەر کەسێک داهێنانێک بکاتن لەوەی جارێک نایی بچێتە کتێبی گینز پێویستە ئەو سەرکردە سیاسیانی هەرێمی کوردستان ئەوانەی حکومڕانن مەبەستمە بزات پێویستە ناویان بچێتە کتێبی گینز لەبەوەی زۆرترین بێبەڵێنیان بەرەم بە خەرکی هەرێمی کوردستان کردووە زۆرترین خەڵکیان سەوساندووە سپاس دەکەم کاک گۆران کاک دکتۆر بگەڕێمە لای بەڕێزت یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە گەنجان و هاوڵاتیان کۆچەکەن مەسەلەی کەمی خزمەتگوزاری و بێکاریە هیچ دەرفەتێکی کار هەیە بۆ گەنجان لە هەرێمی کوردستان کە زیاتر لە 7 ساڵی شەر پرۆسەی دامەزراندن وەستاوە خۆی کاکیم ئێمە لە هەرێمی کوردستان هیچ دەرفەتێک نەماوەتەوە نەبووە گەنجان نەبووە تەواوی خەڵک لە هەرێمی کوردستان بۆیە ئەگەر ئێمە سیری هەرێمی کوردستان بکەین قۆرەخکاری هەیە قۆرەخکاریەکان هەموو یەکێتە خزمەتی دەسەڵاتداران ئەگەر بۆ نمونە 4 گەنجی زانکۆی ئێستا بێن پێکەوە بتوان پرۆژەیەک دابنێن لەو پرۆژەیە ئەگەر کۆمەڵێک قازانج بەدەستبێن نەبێت لەو قازانجا کۆمەڵێک خەڵک و دەسەڵاتدار بکەنە شەریک ئیمجاتوان کارەکەیان بکەن بۆ نمونە ئێستا ئێمە هەموو خەڵک لە هەرێمی کوردستانە یعنی هاواری هەیە هاواری بەدەستەوەی کە ڕێگە لە ئیشە لە خەڵکێک گیرێکە ئیشکە ڕێگەی لێ گیرێکە ئازاد بە ئازادانە بڕیار بدا بۆیە بەڕاستی بێکاری بەشێکە لەوەی کە ئینسان کە بێکار بوو ئەبێ ڕێگە ئەگرێتە بەر بۆ ئەوەی کە کارێکی دەستکەوێت ئێمە لێرە هەموو پانتایەکان تەسک کراوەتەوە خزمەتی دوو شوێنەکە دوو هێزەکە دوو دەسەڵاتدارەکە لە هەرێمی کوردستان ئەبێ هەموو وەکواڵێ ڕێگەکان بچێتەوە سەر ئەو دوو ڕێگە شارێگە خەڵک کە چووی ئەوە بە دڵی ئەوان نەبوو نایڵم بچێتە سەر ڕێگە ئەسلەکەی کە هەلی کار بەدەستبێنێ بۆیە حکوومەت
لە وڵاتی ئێمە بەک مامۆستا باسی کرد بە پرسیاری سەرەکیەوە و خەتاباری سەرەکیشە بەداخەوە یعنی ئەڵێ بۆ نمونە ناوی بچێتە جینسەوە وەڵای من پێم خۆش نەناویا بچێتە کتێبی جینسەوە چونکە لە ناو کتێبی جینسا یەک دنیا شاکار و داهێنانکاری زۆر گەورە و نازانم ئەمانە هەیە حەق ئەمان ناویان بچێتە زبڵدانی مێژووەوە داهێنان لە گەندەڵکاری بەڵێ بڵێ خۆت ئەوەی ئەویش تەواوە چونکە ئەمانە وێنەیان نییە لە عالەما وێنەیان نییە کە لەمانە زاڵمتر نییە لەمانە حساب نەکردن بۆ خەڵک نییە پژی خستنی خەڵک نییە بۆیە بەڕاستی هەلی کار حکوومەت دەتوانێت زۆر بە ئاسانی هەلی کار بدۆزێتەوە بە گەنجان زۆر بە ئاسانی دەتوانێت گەنجان وا لێ بکە لە وڵاتە بەدیری چی بووە ساڵانە بازوکە 30,000 دەرچووی زانکۆ پەیمانگەکانەیە لە حەوت ساڵاگە حسابی نزیکی 240,000 دەرچووی دانەمەزراو هەیە یادانی کەم 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە هیچ ئەی چی بکە خەڵک دامەزراندن نەبێت لە کەرتی گشتیە لە کەرتی تایبەت خۆی کاک حەجیم ئێمە لە هەرێمی کوردستان سیستەم نییە یاسا سەروەر نییە لە هەرێمی کوردستانە ئەم شتانە باوی نییە بۆیە ئەگەر بێت و دەرچوویەکی دامەزراو دەرچوویەک کە زانکۆ تەواوەکە گەنجێک کە هەر زانکۆ تەواو ناکە خۆی ئێمە چەندین گەنجمانەیە لە وڵاتە خوێندکاری زانکۆ پەیمانگانیە تەمەنیەوە بەسەر چوو پیر بوو ناتوانێت تاوەکو ئێستا هیچ بەدەست بێنێ بۆیە حکوومەت پێویستە ئەمە بە یاسا بکە بە سیستەم بکە پێویستە کەرتی گشتی و تایبەت جیا بکاتەوە پێویستە خەڵک دەرفەتی پێ بدا لە شوێنێک ئیشکانێک ئێستا بانەوەنا خەڵک هەیە لە وڵاتە لە دوو شوێنی کەرتی گشتی شەکە لە دوو شوێنی کەرتی تایبەتیش یعنی خەڵک هەیە لە وڵاتە لە دوو شوێن لە کەرتی گشتی ئەو سودمەند دەبێ و لە دوو شوێنیش لە کەرتی تایبەت یعنی چوار کەواتە ئەم کەسە سێ کەس ئەگەر ئەم کەسە یەک دانا هەڵبژێرێ سیستەمێک کە بێ سێ کەسی تریێتە شوێنی بۆیە هەر وڵاتانی دەوروبەری خۆمان سیر بکەین ئێمە خەڵک ئەبێ بێت یەک جۆر ئیش هەڵبژێرێ لە هەرێمی کوردستان هەیە بە هەزارات جۆر دزی و گەندەڵی و مافیا و خواردن و پارە پیاکردن هەیە هەشا یەک شتی دەست ناکەوێت یەک منفەزی دەست ناکەوێت بۆیە گەنجێکی خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە کە لەسەر پشتی ئەو کەسوکاری ئەو ئەم سیستەم و کاتە هاتە پێشەوە کە هیچ نەکە ئەبێ بڕوا ڕێگەی بگرێتە بەرە بێت دەرفەت پیاکە چونکە تەمەنی گەنجێتی بەس دەرفەتەکەش نییە لە کەرتی تایبەت تاکووا دەرفەت لەکوێ دەرفەتەکە هەڵاتنە بەداخەوە کە ڕێگەی هاتوونە هاتگرتنە کە بەداخەوە ئەوەی کە ئێمە ئەیبین هەموو تراژیدیەکانی ناو بەحرەکانە سکی حوتەکانە کورە تای سیارەکانە کورە شاخ و داخەکانە کورە سوکایەتیکردنە بە مرۆڤ لە هەندێک لەو شوێنانی کە خەڵک ڕێگەی پێ ئەگرێتە بەر بۆیە ئەوەی کە ئێمە ئیبینین هەڵاتنی گەنجانە لەم دۆزەخە بۆ شوێنێکی نادیار کە ڕەنگە چارەنووسی ئەوەی ئەم کاکە خێر لە خۆنە دیۆت کە ئێستا تازە هاتووە چەندینی تری ئێمە کاک حەکیم لەم وڵاتی ئێمە چوون و بەلەمەکەیان قوڵب بوویەوە و چەندین گەنج چوونە سکی حوتەکان و کەس سەڵاتداران بەرپرسیاری من لە گیان لەدەستدان و ئەوەی کرد لە ڕێگەی هەندەرانە گیان لەدەستدا ئەوان بەرپرسیاری خوێنی ئەو خەڵکن گەنجانن ئەگەر ئەمانە حکوومەت بن بڵێ بەڵام بەڕاستی ئەمانە حکوومەت نین ئەمانە هیچ شتێکیان نییە ئەمانە نەک هەر حکوومەت نین ئەمانە خوێنی میلەتە خۆن بۆیە بەڵێ ئەمانە دەسەڵاتدارن چونکە هیچ کەسێک لەم وڵاتان مافی نییە بەبێ ئەمری ئەوانی شتێ بکە هیچ کەسێک مافی ئەوەی نییە بەبێ ئەمری ئەوان بێت ڕێگەیەک بگرێتەوە کە خەڵک ڕزگار بکە ئەمان دەستیان خستۆتە بینەقاقی هەموو خەڵکێک لەم وڵاتە ئەمانە هەموو شتێکی ئەم وڵاتیان ژێر پۆساڵەکانیان خستۆ ژێر خۆشی و ئارەزوەکانیان خستۆ ژێر ئەوەیان خستووە چی دڵی ئەم حەزیلەتی خەڵکیفی خۆیەتی بەڵێ ئەمانە بەرپرسن ئەمانە قاتڵی وڵاتن کوشتاری گەنجانن ڕۆحی گەنجانن دڵی گەنجانن هەموو بەرپرسیارەتێک لەسەر ئاستی ئەمانەیە هیوادارم ڕۆژێک بێ ئەمانە بچنە بەردەم دادگای عادیلانە کە ئەم تۆڵی هەموو شتانیان لێ بکرێتەوە. سپاس دەکەم کاک گۆران سەبارەت بە ڕێزت باسیەوەت کرد کە بەڵێنەکانی حکوومەت لەم کابینێش ئەوەی کە خەڵک زۆر کۆز دەکا مەسەلەی سەروەرنەبوونی یاسایە کەمی هەلیکار و کەمی خزمەت گوزاریە چەند لەو بەڵێنانیان جێبەجێ کرد لە هەلیکار
باسی باشکردنی کارەبایان دەکرد، دۆخی تەندروستی، بەرزکردنەوەی خزمەت گوزاریەکان، باشکردنی بواری پەروەردە، شەفافیەت چەندیان جێبەجێ کرد؟ بەڵێ کاک حەکیم خۆی گرفتی موچە ڕێگێکی دەچێتەوە بۆی کەوا ئەو گەنجانەی کەوا کۆز دەکەن ئەگەر خانەوادەکانیان موچە خۆریش نەبن ڕەنگە کاسبکار بن ئەوەی کە کاسبکارێکی هەیە دەبینین کە موچە دوا دەکەوێتن کاریگەری لەسەر بازارەکان دروست دەکاتن بە دەرەجەیەک موچە بەڵێنی موچەش خۆمان دەزانین یعنی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار بەڵێنی داوە جێبەجێ نەکردووە جگە لە خزمەت گوزاریەکان ئێستا دێمە سەر خزمەت گوزاریەکان بەڵام تو سیر کە یعنی ئەو گەنجانە تەماشا دەکەن کەوا بازار کزە کەوا مۆنۆپۆلی بازار هەیە کەوا مۆنۆپۆلی دەسەڵات هەیە سیر دەکەن باسی سەروەری یاسا دەکرێتن یاسا سەروەر نییە پارلەمانەکەی دەبینن بە شێوازێکە ئەوەی داکۆچی لە دەنجی حەق و مافی وان دەکاتن فراکسیۆنەکەی کەوا لە پەرلەمانی کوردستان بربەرەکانی ئەو دەنگە ئازادانە دەکات ڕێگری لە ستافێکی پارلەمان دەکرێت لە کەسێک لە دوان پارلەمان دادەخرێت یعنی بەداخەوە گاڵتە جاریە خۆی دەکرێتن سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیرەکان لە پەرلەمان بترسێن ترسی یاسایی بەڵام بەداخەوە دەبینین پەرلەمانی کوردستان ترسی هەیە لە حکوومەت ترسێکی نایاسایی یعنی ئەمانە وای کردووە ڕەشبینی لای خەڵکێکی زۆر دروست بێتن بەوەی کەوا دەبینین هەڵی کار نییە موچە وەک پێویست نییە سیرکە ئەو دەرێتن موچەی نەناردووە ئەو دەرێتن نا ئەو داهاتی نەناردووە یعنی زۆرێک لە ڕێککەوتنی ژێربەژێر دەبیندرێتن لە بۆ هەرخەڵەتاندنی خەڵک لە بۆ ئەوەی کەوا کات یعنی کات خەڵک دەخافرێن تەرکیزی خەڵک لا دەمەن لە بۆی کەوا کات بەسەر باز لەوەی کرا کە موچەی ئەو مانگەش کە 121 لێبڕینە دیسانەکە زانیان لەوەی کەوا خەڵکێکی زۆر ڕەتی دەکاتەوە گرفتێکیان دروست کرد بە هەردوو زۆنەوە وایان کرد کە خەڵکەکە مەمنون بێتن بەداخەوە خەڵکە خۆشی بەرپرسیارە بەڵام بەرپرسیارەتی خەڵکەکەی بە بەرپرسیارەتی خۆیان هەڵناسن ئاکام و ئامانجەکەی ئەوەیەکەوە دەبینین گەنجمان لە ڕێگای هاندەرانەوە یعنی چیان بەسەر دێتن دەبینین مامە حاجەکانمان چیان لێدێ دای حاجەکانمان چیان لێدێ گەنج لە هەرێمی کوردستان چ حاڵیەتی چ زروفەتی یعنی ئەمە پێویستە خەمی هەموو هاوڵاتیانە پێویستە هاوڵاتیان بە بەڵێنەکانیان باوەڕ نەکەن یعنی ناکرێتن خەڵک یعنی سیر دەکاتن ئێستاکە بینەران سەیری ئێمە دەکەن ئێستایشیەوە بکەن کە ئێمە قسەیەکی چاک دەکەین نەخێت دەبێ ئێمە بە ئێمەشەوە دەبێ هەر هەمومان گشتگیر بین بە شامری دەنگمان هەبیتن لەوەی کەوا ناڕەزایەتەکانمان بەرزکەین و فشار و گشارەکان زیاتر بکەین بۆ لەمپەریا بۆ دروستکەین یعنی ناکرێتن چکە ئەوە ئەم ساڵی شردووی دەیتر یعنی ئەوانەوە بەرەبەرەوە کوڕەکانی یعنی ڕەشەحیان دەکەن لەوەی کەوا ئەوەی باپیرمان کە حکمی لەسەکرا ئەوەی کە بابمان حکمی لەسەکرا و ئێمە یعنی سبەی ڕۆژی ئەولادی ئێمە و کەسانی تر یعنی ئەوها ناچێتە سەر بۆیە ئەوەی کەریمی کوردستان ئێستا کە کردوویەتی بەداخەوە نەکەریمی کوردستانی یعنی ڕاگرتووە لە پێشکەوتنیان بەرەو پێشی نەبردووە باوەڕت هەبێت چەندین ساڵی بەپاش یەخستووە تو سیر کە ئەو هەموو گەنجە کە ئێستا کەم تەراکیمە بووە لەوەی کەوا شەهادەی هەیە و بڕوانامەی هەیە و ماندی بۆ شەونخوونی کردووە دانامەزرێتن باشە بەردەوامی ڕێژەی دەرچوون هەیە کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی نییە بەداخەوە دێ بە پیلان بەرەنگاریان دەبێتەوە ئەمە ژوا دەکاتن کەوا گەنج ڕەشبین تیمای نیشتیمانی لە وڵاتەکەم بووە تیمای نیشتیمانی نەماوە تو سیر کرد بەڵێ دەگەڕێم وڵات دواتر دەگەڕێم وڵات کاک گۆران دەچینە سەی سادق لای کاک کەمال عەبدوڵڵا کە سوکاری هەژینی جوانەمەرگ کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە تورکیا گیانی لەدەست دەکات کەمال زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئەگەر سەرتا قسە لەسەرەوە بکەین هەژین بۆچی کۆچی کرد و ئامانجی چی بوو لەوەی کە بچێتە دەرەوەی وڵات یەک میوانی هەیە کاکەمال گوێ لە دەنگی ئێمەیە دواتر دەگەڕین وڵای کاک کەمال ئەگەر بەڵێ پرسیارەکەمانەوە بوو کاک کەمال کاک هەژینی جوانەمەرگ بە چ مەبەستێک بۆ دەرەوەی وڵات کۆچی کرده بوو کە دواتریش لە ڕووداوێک لە تورکیا گیانی لەدەست بەڵێ کاک حەکیم سڵاو لە خۆت و لە میوانە بەڕێزکەت و لە بینەران کاک هەژێن هەروەکو گەنجەکانی تر کە ڕوو لە هەندەرانەکەن بۆ کەسابەت بۆ ئیش چکە داهاتووی هەرێمی کوردستان بەڵێ گوێمالەیە کاکەمال داهاتووی هەرێمی کوردستان بۆ جۆرە نییە لە ئاستی تمۆحی گەنجەکانمانەوێ گەنجەکانمان توانایەکی زۆریان هەیە وزەیەکی باشیان هەیە ئەیانەوێ داهێنان بکەن خزمەتێک بکەن بە ئەم گەل و نیشتیمانە بەڵام ئەوەی جێی ئەسەفەکە ئەو دەرفەتیان بۆ ناڕەخسێ هەلیکاریان بۆ ناڕەخسێ ناچار ڕوو لە دەرەوەکەن بۆ ئەوەی بتوانن
لەوێ ئاواتەکانی خۆیان بەدی بێن و بگەن بە هیواکانی خۆیان. بەڵێ بەس کاکەژێن هیچ کارێکی نەبوو لێرە خۆشی دانەمەزرا بوو لە کاتێکە خۆی یەکێک بوو لە یەکەمەکان لە زانکۆی سلێمانی بزانم بەشی کوردی هیچ کارێکی نەبووە و خۆی لێرە کاکەژێن یەکێک بوو لە یەکەمەکان بەڵام لێرە هیچ دەرفەتێکی دامەزران نەبوو تا ئەم چەند کاتی کۆتایی کە پێش ئەوەی سەفەر بکات بەوانە بێش دامەزرا لە پەیمانگای ونەرژانەکانی سلێمانی بەڵام لە پەیمانگا وەکو خۆی باسی کردوتی هیچ ئومێدێکی پیان نیە چکە پیان وتم ئەو مامۆستای کە مۆڵەتی کردو ئەگەر بگەڕێتەوە بۆ ناو پەیمانگا ئەوە تۆ ئەبێ بڕۆیتەوە بۆ ماڵەوە ئیتر ناومێدێکی زۆر ڕووی تێکردوتی ینی بەڕاستی ئەمەش کێشەیەکە سەدڕەیەکە بۆ گەنجێک ئەو هەموو تواناوزە ئەو هەموو زیرەشیە ئەو هەموو عیلم و زانستە پێی بێت نەتوانێت خزمەتێکی چین و توێژی قوتابیان و خوێندکاران بکە خەرمانی زانستی خوێندکاران بەهێزتر بکە بتوانێت خوێندنی ماستەر و دکتۆرا بوو بەڵام دەرفەتی ئەویان پێ نەدا. بەڵێ ینی خۆی باسی ئەوەی دەکرد کە ئەگەر دەرفەتە بووایە بەنیازی خوێنی ماستەر و دکتۆراژ بوو وەکو خۆی لە دەرفەتێکیشە هەستا بە تەقدیمکردنی پەراوەکانی شەهادە ئەو بابەتانە بۆ ئەوەی کە بتوانێت ماستەر خوێنێ بەڵام بە چەند هۆکارێک کە قبول نەکرا ئەوەشی واز لێهێنا لەبەرەوەی هەر لە سلێمانی تەقدیمی کرد وتیمامە تەقدیم کردو بە ماستەر بەڵام کورسێکە بەرئەم نەکەوت. بەڵێ بەس وەکو هاوخەمی هیچ بەرپرسێکی باڵا مەوەسم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و هەتا لە سەرۆکایەتی رێمی هیچ پەیوەندیان بێەوە کردووە لە پرسەکەیدا هاوخەمیان دەربڕیوە هیچ هاوخەمیەکە بوو بۆ ئێوە وەکو بەرپرسی باڵا وەکو پەیوەندی وەکو شخصی خۆیان نەکرد بەڵام نوێنەری کە قوبات هاتۆتە ئێرە کە مامۆستاژی هەقڵکی شاری سێ سادقە هاتە پرسەکە و پرسە و سەرخۆشی ئاراستەی ئێمە و هەموو هاوڕێیانی کاکەژێن کرد. باشە ئێوە کێ بە بەرپرسیارە زان لە زانی یانی کاک هەژێن پێتان وایە خراپی حکومڕانی کەمی خزمەتگوزاری دەسەڵاتداران بەرپرسن لە خوێنی ئەو گەنجانەی کە کۆچ دەکەن بۆ دەرەوە لەوێش یان لە دەزرن؟ بەڵێ کاک حەکیم بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی كل مسئول عن رعيته ئەوانەی کە بەرپرسن دەسەڵاتدارن بەرپرسیارن لە ژێردەسەکانی خۆیان لە گەنجەکانمان لە میلەتەکەمان بەڕاستی ئەبێ ئەم بەرپرسانە بیرێکی تر بکەنەوە یعنی تا ئێستا کە ڕۆشتووە ئەگەر تا ئێستا بیریان لێ نەکرۆ ئەو هەموو گەنجولاوەی لە دەریای ئیجە لە تووشیا لە وڵاتان بە حادیسە و بە کۆمەڵێ ئەسباب ڕۆشتوون بەڕاستی ئەبێ ئەگەر ئەمە جگەری خۆیان بۆیە مناڵی خۆیان بۆیە بەڕاستی پیان ئەز نەکرا یعنی مناڵێکی کوڕێکی گەنجی وەکو کاکەژێن بەڕاستی کاتێک ئەی خوێن زۆر هیوای هەبوو بەڕاستی ئێستا بڕۆ پەرتوکردەکانی کتێبەکانی کە کڕیوێتی بۆ ئەوەی بیتوانێت خزمەتی پێ بکە ئێستا بوو بە شتێکی نامۆلای ئەو وەدیسان کاکەژێن زۆر ئەسەفی ئەخوارد ئەی بۆ ئەم بەرپرسانە هەتاوەکو ئێستا ئاوڕێک نادەنەوە لەم وڵاتە بۆ بێم وڵاتە ئاوا بێ 1001 پرسیار لە مێشی ئەوە بوو وە لە پۆستەکانی ئەگەر سەیرێک بکرێ چەندین پرسیاری هەیە بێ وەڵام. بەڵێ سەبارەت بە وەکو دوا پرسیاریش پێیانتان چی بوو بۆ خەڵک بۆ گەنجانە تا بۆ دەسەڵاتدارانیش ئەگەر شتێکت ماوێ سوپاس دەکەم. دووبارە بکەیتە کاک حەشی. بەڵێ پێیانتان چییە ئەگەر شتێک شتان مابێ بۆ دەسەڵاتداران بۆ گەنجان بۆ خەڵک بۆ ڕای گشتی؟ پێیان گەلێک زۆرە بەڵام بەڕاستی پەیامی ئێرە بۆ وەستانی کۆچی گەنجان بە لێشە و ڕوو لە وڵاتان ئەبێت بەرپرسان ئاوڕێک لەم
نیشتیمانە بدەنەوە لە کوردستان بدەنەوە تاوەکو بتوان ژێرخانێکی ئابووری دروست بکەن توانای گەنجەکان بە هەدەر نەچێ لە وڵاتان سەرف نەکرێ بتوان ئەو توانە جوانە و ئەو توانە بەهێزەی کە گەنجەکانمان هەیەە دەستی بنیادی وڵاتەکەی خۆیان بنیاد بنێن داهێنانەکانی لە وڵاتەکەی خۆیان بێ خزمەت لە وڵاتەکەی خۆیان بکەن بەڕاستی گەنجێکی ئێمە کە چێتە دەرەوە ئەو ئیشەی کە لەوەیکە لێرش ئەیکا بەڵام بۆ لێرە بەهای نییە نرخی نییە ئەمەش ئەبێ بەرپرسان ئاوڕێکی لێ بدەنەوە بتوانن ئەم هەڵە بدۆزنەوە تا ئێستا کە کراوە بەڕاستی من ئێستا کە لە ناوەندەکانی خوێندنە دەرسەڵێمەوە سیرەکەم ساڵانە چەندین خوێندکار واز لە خوێندنێنێ ئەڕوا بەرەو ئەوروپا بەرەو دەرەوە بۆ بەدیهێنانی خەونەکانی خۆیان کاتە پرسیاریان لێ ئەەکەی بۆ ڕۆڵە سەفەرت کرد بۆ خوێندنەکەت ئەڵێ نا خوێندن هیچ بنیادێک نانێ ئەوەتە ئێمە ڕابردوو مدەی چەند ساڵێکە ئێمە چەندی مناڵمانەیە چەندی تەخڕژمانەیە لە ماڵەوە هەمویان هیچیان پێ ناکرێ لە ماڵەوە دانیشتون بێکار ینی ژیانێکی ناڕەحەت بەڵام ئێستا ئەسەف بەرپرسان تا ئێستا ئاوڕادەن تەمە ناکەم ئینشەڵا کۆچی کاکەژێن ببێتە هۆی بیرکردنەوەی ئەو بەرپرسە باڵاکان بەتایبەت جارێکی تر جگەری دایکان نەسووتێت ماڵەکان شین و واوەیلایان تێنەکەوێ تاوەکو ئەمانیش ڕۆڵەیەکی باشی بە ئەمە پەروەردە بکەن چونکە کاگەژێن بەڕاستی وەکو یەکێک لە خوێندکارەکان ئەیوت کاتێک کە دەبەیەک ئاو یا شتێکی بەدەستەوە وایە زۆر ئەگەڕا تاوەکو سەلەیەکی خۆڵ بدۆزێتەوە سەر شەقامەکان پیسنەکە نیشتیمانەکەی پیسنەکە تا ئەو ڕادە ئەو نیشتیمانی خۆش ئەویست لێرەکە سیرەکەی لە سی سادق لەم شاخی کە ماڵی خۆیان نزیکە لێەوە کە چوو سەر شاخەش تەنانەت ئەو شتانی کە بەکاریان ناوەکو خواردن خواردنەوە ئەیهێناوە بۆ ئەوەی سەر شاخەکەش پیس نەبێت دەشت و دەرپیس نەبێت ئەمە مایەی ئەوەی ئێمە گەنجانێکمانن تا ئێستا نیشتیمان پەروەرن تا ئێستا نیشتیمانیان خۆیانیان خۆشەوێ من تەمە ناکەم بەرپرسان ئاوڕێک لەم گەنجانە بدەنەوە ئەمانە جارێکی ترکەن بە دۆستی ژینگە و دۆستی کوردستان تاوەکو بتوانن بنیادێکی جوانی کوردستان بکەن ئومێت و هیوا لای گەنجەکان دروست بکەن کۆچی بەلێشاوی گەنجەکان بۆ تاراوگە ڕابوەستێت دیسان ئەم گەنجانە جارێکی تر بێهیوانەکەن من تکاکەم لە بەرپرسان ئاوڕێک لەم گەنجانە بدرێتەوە. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس کاک کەمال عەبدوڵڵا کە سوکاری هەژێنی جوانەمەرگ کە سەی سادەقە و لەگەڵمان سوپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕی کورد و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە.
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاتان لەبێت بینەرانی بڕست کاکتۆر سوارت بە کۆچی گەنجان بڵین زیان لە وڵاتیش نادا کە سەرمایەکی گەورەی ئەو بە سەرمایە مرۆیە گەورەیە بڕواتە دەرەوەی وڵات اینجا کۆچکردنەکەش تەنها لەبەر بێکاری یاخود هۆکاری دیکەشی هەیە جگە لە بێکارێکە. کاک حەجەو خۆی کۆچی گەنجان واتە نەمانی یعنی نەوەی داهاتوویە وڵاتە کەواتە وڵاتێک خاڵیە بێتەوە لە گەنج لە سەرمایەیەک کە ئەم سەرمایە ئەتوانێت داهاتووی وڵاتی پێ بنیاد بنێ ئەوە تا ئەمە وڵاتانی پێشکەوتەوە بینین کە داواکەن کە گەنجان بڕۆنە وڵاتەکانیان مافی پەنابەریان پێدەن بۆ ئەوەی کە کار بکەن هێزی کاری وڵاتە بۆیە بەڕاستی ئەمە زەرەرە لە سەرمایەیەکی گرنگی ئەم نیشتیمانە کە بەداخەوە بەهای نیەت لە ئێستا بۆ کارەکانی کۆچی گەنجان زۆرن لە وڵاتی ئێمە کاک حەجەو یەکەم وەکوتمان نەبوونی سیستەم و یاسایە دووەم قۆرەخکاریە سێم بۆ نمونە قۆرەخکاری داهات و بۆ نمونە ژیان و قوت و ماف و هەموو شتێکە بۆ نمونەیەکێکی تر دابین نەکردنی مافەکانی هاوڵات مافە سەرەتایەکانی هاوڵاتی بوونەوە یەکێکی تر بڕینی قوتی خەڵک و بێموچەی و نانەوەی پشێوی و ئاژاوەکە بۆ نمونە وڵات هەمووی مەشغوڵەکەن بەمانەوە کە ئیتر خەڵک نیپەرژێتە سەر دایەنانکاری لەگەڵەوە بەرتەسکردنەوەی ئازادیە کە بەداخەوەی سە خەڵک ئازاد نییە خەڵک ئەوە تا هەر قسەیەک بکە ئەگەر بۆیان بکرێن هەواشی لە قەتعەکە نەمانە بۆیە ئەمانە هەمووی وهێنانی دەستی دەرەکی و بوونی شەڕووە نەمانی ئاشتی کۆمەڵایەتی ئەمانە هەمووی واکە کە خەڵکی هیچ مافێ هیچ هەستێکی بۆ ئەم نیشتیبانە نەمێنێتەوە هەموو هیوا و ئاواتەکەی ئەوە بێ یەک دەرفەتی بۆ دەستکەوێت کە ئەم وڵاتە جەبێڵە بۆیە ئەمانە هیچ ڕایان ناسڵەکێنێ نەمردنی خەڵک ڕایانە چڵەکێنێ نە ئازاری خەڵک ڕایانە سڵەکێنێ نە برسێتی خەڵک ڕایانە سڵەکێنێ قسەی بەرپرسانی نەتەوە یەکگرتوەکانیش بەڕوونی پێوتنەوەی لە ئەو دیبەتەی کە هەبووتی وریای ئەوە بن کە تا سەرەمە نابێت کە کۆمەڵگەی نێودەوڵەتی پشگیری لە ئێوە بکە ئەبووە ئەمەش ڕای پشەڵەکاندایە ئەمەش ڕای لەنسڵەکاندن هێشتا لە داخی ئەو بەرپرسە دوای ئەو هاتن کە بڕیاریان دابوو بە درۆکەیان بەداخەوە زۆر بەرسەر نەیتوانی بڕکە کە 25 مانگ موچە بدەنەوەیشان بۆ جێبەجێ نەبوو بۆیە لە داخی نازانم لە داخی و بەرپرسە بوویان بە جۆرێ لە جۆرەکان کۆمەڵێک بەرتیل و پارە و ئەمانەیان دابوو بۆەوەی چاچیکەنەوە بۆیە بەڕاستی هەموو ئەوەندە هۆکاری دەستکردی ئەم زاڵمانە ئەم بەرپرسانەی ئەم وڵاتە هەیە کە وا لە هەموو کەسێکەکە هیچ هیوایەکی بۆ ئەم وڵاتە نەمێنێ وای لێ بێت کە ڕۆژی ئاوات بخوازێ بۆی کە ڕۆژێ لە ڕۆژان لە وڵاتە بەدەرچێ یعنی ئەم ڕەبن گوێم لە گەنجە بوو ئەیوت یعنی ئیشم کردووە بۆ خەڵکێک ئاواتم بە سەگ خواستووە یعنی گوێم لێ بوو ئەو ئاواتم بە سەگ خواستووە وە تۆمە خۆزگەم بەو سەگە
کە من یعنی ئیشی کردووە لە بەرامبەر ئیشەکە پارەیەکی کەمی وەرگرتووە بەڵام ئەوەندە چەوسێنراوەتەوە کە ئاواتی بە سجێک خواستووە بۆیە ئەوەیشی ئیشی دەسەکەوێت لە وڵاتە خۆ ئەو ئیشەکەی دەسەکەوێت بە خۆشحاڵیەوە ناتوانێت جەنگی دەرونی لەگەڵ دەکرێت نەخێر یعنی وای لێ ئەەکەن دەرونیشی ئەبێ بکڕن ئەبێ کات و سات و هەموو شتێکی ئەو بۆ ئەوە بۆ خزمەتی ئەو بێ کەسێک لە وڵاتە ئاچێتە کۆمپانیایەکەوە ئەبێ هەشتی بەیانی بۆ چواریوارە ئیشکە یەک دقە بۆی نییە ئیسلاحەت بکە یعنی کەسەیە پرسیارم لێ کردووە ئەڵێم تۆ کە ئیشەکەی کوا سعاتی پشوتان لە نیوەڕواناڵێ سعاتی پشیمان نییە ئەوێ لە بەردەم مێزەکان نانەکە بخۆی ئەگەر کەسێکات یەکسەرێ بێ جابی بیتەوە نانەکە جێڵی جابێ دێتەوە بۆیە ئەمەش یەکێکی ترە لەو نەکبەتیانەی کە هۆکارێکی نەکبەتی تری گەنجانەکە یەخەی گرتوون کە ناتوان ئیشێکیشیان کە دەسەکەوێ وەک پێویست ناتوانن یعنی سوود لەو داهاتن بینین کە دەستیان دواتەگەرم وڵای بەڕێز لەسەر چارەسەریش قسە دەکەین کاک گۆرام گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە بەڵێنەکان ئەوەی کە پێشتر باسمان کرد لە هەلی کار و لە شەفافیەت و لە مەسەلەی بەرزکردنی خزمەتگوزاری و تەندروستی و بڵین خزمەتگوزاری پەرۆدە ئەوانە هیچیان جێبەجێ نەکرد کاک حەکیم نازانم دەنجی تۆ بە باشی نەگەیشت بە من بەس تەنها ئەوم گوێ بیزوم کە باسی نەبردنەسەری بەڵێنەکانی حکوومەتت کرد ئەگەر دووبارەی کێوە پرسیارەکە سوپاس دەکەم بەڵێ سەبارەت بە بۆچی بەڵێنەکان نەبرانوتە سەر ئەوەی کە مەسەلەی بەرزکردنەوەی خزمەتگوزاری کێشەی کارە بە هەلی کار هیچیان جێبەجێ کرد خۆی ئەگەر بێت و تەواوی ئەو کەناڵانەی کەوا خزمەت دەکەن بە کەناڵەکەی بەڕێستانیشەوە ئەرشیفیەوەتان لە کنەکەوە بەڵێنە بە باقوبریەکانی سەرۆکی هەرێم و سەرۆکی حزابەکان کەوانەی بەشداری حکوومەتی هەرێمی کوردستانن لەبەرەوەی ئەمە فۆکەس ناخینە سەر و حزبانێکەوە ئۆپۆسیۆن ئەو حزبانی کە لە دەرەوەی دەسەڵاتی حکومڕانی دابوونە ناکرێتن ئێمە تەعمیم بکەین یعنی بڵین هەمویان بەڵام ئەو حزبانەی کەوا ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان پشتیان هەیە کەوا بەشدارن لە کێک خواردنەکە و لە کێک شکاندنەکە و لە پەرتەوازەکردنی کێکەکە هەر ئەوانە چەندین بەڵێنیاندا ئەو بەڵێنانی کەوا سەرۆکی هەرێمی ئێستای تێدایە کەوا قسەی بە باق و بریقی کردووە باسی لەوەی کردووە خۆشگوزارانی و هەروەها شیرینی نەوت و کۆمەڵێک شتی تر هەروەها ئەو جێگری سەرۆکی حکوومەتەی کە ئێستا کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە قوبات تاالبانیە خۆمان بینیمان پڕ بەگەروی هاواری دەکرد ڕەنگە لە هەموو ژیانی لە منداڵیش یعنی وا هاواری نەکردبی لەسەر بێشکەش کەوا خەڵک بەڕاستی لە دۆست و لایەنگرانی پێی سەرسامم بەوەی کەوا خزمەت دەکاتن ها ببینن قوبات تاالبانی پڕ بەگەروی دەڵێتن هەڵی کار خزمەت یعنی بەداخەوە هیچیان جێبەجێ نەکرات چونکە ئەگەر جێبەجێ کرا دەکرێتن بارود و خێرمی کوردستان لە ئێستادا بەم حاڵە بێتن نەخێر ئێمە کە دەڵین هیچیان جێبەجێ نەکرا ئەوەی کە جێبەجێکرا خزمەتکردنی کچانی مۆدێرن و ئەوانەی کەوا مۆدێر خوازن ئەوانەی کەوا کۆمەڵێک کەس هەیەکەوە مستەفیدی ئەم حکوومەتەنە بەداخەوە ئەمە هەژیەکان نینەکەوە سەری خۆیان هەڵدەگرن یاخود ڕۆژنامە نووسە دەنگە دلێر و بوێرەکان نینەکەوە لە هەولێرەوە شار بەدەر دەکرێن لە سلێمانیەوە کۆمەڵێک لەمپەریان بۆ دروست دەکرێتن ئەوە ئەندام پەرلەمانە ئازا و ئازادەکان نینەکەوە ڕێگریان لە پەرلەمان لێ دەکرێتن یاخود پەرلەمانیان لەسەر دادەخرێتن یاخود دەبینین بە پۆلیسێک ڕێگری لێ دەکرێتن بەداخەوە ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان نەبردنەسەری بەڵێنەکان دەبینین ئەگەر بێت و ببینین یعنی سەرۆکی حکوومەت لە دوای سەردانی بۆ شاری سلێمانی بینیمان کەوا قردێلێشی سوور کە دەکەیتەوە بەمانای وەنایە بەڵێنێکت بردۆتە سەر خزمەتکردن بەمانای ئەوە دێتن کەوا تاکەکانت ئاسوودە بن کۆبوونەوە لەگەڵ گەنجانی مۆدێرن یان بابرین ئەوانەی کەوا بە ناوی نوێ خوازی ئەو کچانەی کەوا ئێستا مۆدێر خوازن و کەوا سیارەکەی ژێریان سەروەتی ڕەنگە عەشیرەتێکی ئەو گەڕەکە هەژارانە بهێنێتن کە بەداخەوە ماندی نەبوونە لەسەر قوتی خەڵکی هەرێمی کوردستانە لەسەر جیفانی خەڵکی هەرێمی کوردستان بوونەتە بارگرانی دەبینین پێشمەرگە حاڵی چۆنە کە لە سەرەتاش باسم کرد دەبینین پێشواڵەکات بەڵام کسێکی مۆدێرن یاخود کەسێک شتێر لە دەرەوەی وڵات دێتن ینی دەیهێن بە شێوازی خزمەتی دەکەن بەداخەوە بێگانە پەرستیەک هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێبایەخێکی شێلە بۆ خەڵکی خۆمان ئێمە کە ڕەخ نەدەگرین مەبەستمان ئەوەیە کەوا خۆشگوزاران بین ئێمە داوا دەکەین کەوا لایەنە سیاسیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان یەک پەیامیان هەبێتن بەداخەوە دەبینین هەژی یەکەمی سە ئاستی زانکۆیەکەی دەبێتن و خەونی گەورەشی هەبوو بەداخەوە خەونەکانیان لە گۆڕنان ئەم دەسەڵاتش بەردەوام نابێتن ئەم دەسەڵاتش تا سەر بەردەوام نابێتن بەڵام دەبینین بەداخەوە
گەنجێک کە کوڕی سەرۆکی هەرێمی کوردستانە لە بۆ تەرکیز لادانی خەڵک بەوەی کەوا هەرێمی کوردستان هیچ دزیەکی نییە پارەکانی دەرەوەی وڵات هاتەوە دزیەکان هاتەوە میلەت و حکوومەت ئاش بۆ دێن باز لە دەستور دەکەن کاکە گیان بەڕاستی ینی من خۆم کەسێکی یاساییم حەز دەکەم یاسا بەرقرار بێ لە هەرێمی کوردستان حەز دەکەم دەستور کە داچ قانونەکانە دەستورێکمان هەبێ لە هەرێمی کوردستان بەڵام باوەڕەت هەبێتن دەستورێک نەبێتن یعنی بەوەی کەوا ئێستا کە ئەوانە لە بۆ تەرکیزدادانی خەڵکیانە خۆت دەبین ئەم حکوومەتە قورئانی پیرۆز ینی کە ئێمە دەبی کار بە قورئان بکەین وەکو ئیسلام کار بە قورئان ناکاتن ئەو هەموو یاسایە بەرکارە هەیە لە هەرێمی کوردستان لە پەرلەمان دەرەچیتن یاساکە کاری پێ ناکرێتن لە زومنی ئەوانەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمە لە بردنەسەری بەڵێنەکان یاسایەکمان هەیە بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامە نووسان بەداخەوە ئەو کاتێک کە سەرۆکی هەرێمی کوردستان باوکی سەرۆکی حکوومەتی ئێستا بووە دوای ئەوەی کە لە پەرلەمان ئیقرار کرا واژووی لەسەر کردیە بەڵام دەبینین ڕۆژنامە نووسان بە مادەیەکی تر فێڵیان لێ دەکرێتن و بە چ مادەیەکی تر مامەڵەی یاساییان لەگەڵ دەکرێتن ئەوەش لە زومنی ئەو بەڵێنانەیە کە بەڵێنێکی یاساییە نابردێتە سەر باشە کە دەستوریش هەبێتن گرنتی چیە لەوەی بەیانی ئەم دەستورە جێبەجێ نەکرێتن لەکنەوانە زۆر ئاسانە بەڵام تەنها خەڵک خافراندنە بۆیە پێویستە هەرێمی کوردستان پێویستی بە دەستور هەیە بەڵام بەر لەوەی پێویستی بە دەستور بێتن تەواوی خەڵکی هەرێمی کوردستان موچە خۆران جیرفان بەتاڵەکان خاوەن پێداویستی تایبەت ئەو کەسە مردوانەی ئەو پێشمەرگانەی کەوا خەباتیان کرد بە شاباش بڵێن پێشمەرگە سمبولی نیشتیمانە سمبولی نەتەوەیە بەڵام دواتر سوال بکاتن خەباتیان بۆ ئەوە کردکەوا لە سەری مانگ بەر لەوەی کرێ خاوەنی خانوەکەی بێتن داوای کری لێ بکاتن پارەکەی بۆ ئامادەکرد بێتن ئەخر زۆر سەختە کاک حەکیم بەڕاستی ینی بەداخەوە ئێمە لە ناو خەڵکی ئێمە لە ناو دادگاکان دەبین شیرازەی سەندی خێزان تێکەچێ لەسەر چییە لەسەر ئەوەیە کەوا دەبین حکوومەتی هەرێمی کوردستان بازێکی زۆری خستۆتە سەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئەمە وای کردووە کە خەڵک حاڵ گوزەرانی لەو پەڕی خراپی دادەن خەڵک پارەی دوو کارەبا دەداتن خەڵک پارەی ئاو دەداتن پارەی کری خانی دەداتن پارەی قیر و شۆستەی دێوەرەگرن موچەکەی خۆیتی موچەکەی پێڕەوا نابینێتن ڕۆژێ بە هەواڵێک لێ دوو دەکاتەوە بەداخەوە حکومداری بەم شێوەیە نابێتن خۆزی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسان دڵیان نەرم بە سوالیان بکرد بە دەرگە بە دەرگەی وڵاتان بگەڕایژنە بۆ ئەوەی بە دوای پارە و سەروەت و سامان بگەڕابوونە دزیەکانیان بهێنابە بۆی حاڵی ملت بۆ شێوە لەم کاتەدا شانازیمان پێوە دەکردن و ستایشمان پێ دەکردن بەڵام لە ئێستا هاوشانی تەواوی ئەو خەڵکە هەژار و ڕەشورتە ئێمەش بە نەفرەتیان دەکەین و پێشیان دەڵین تا سەر نابێتن ئەم دۆخە بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر کاتم زۆر کەمەوە دەقیقێکی بۆ ڕێزت چارەسەر چی دەبێ وڵات بەجێ بڵێن یاخۆ لە ناوخۆ ڕوبەڕووی ئەم ستەمە ببینەوە بە کوردی بسپاس بەڵێ وڵات چارەسەر ڕوبەڕووبوونەوەیەوە بە دەرکردنی ئەمانەیە بەڵام ئەوە تر کات و ڕێگەی دەنگدانی شێ و ڕێگەی ناڕزایەتی دەنگدانوانە بەڵێ هاوڵاتیانە بێ وشیار بن بەڵام چارەسەری زۆر خێرا پێویستە بانەوەنە دوی شەش پەرلەمانی کوردستان کۆوە بێتەوە لەسەرەوەی دەرچوانی دانەمەزرا من پێم باشە پەرلەمان هیچ نێکا یەکشت نەبێ یەک بڕیار دەربکات کە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک لە کوردستانە یەک ئیشی یان لە یەک کەرتی کارکردن ئەمە بکە من پێم وایە 250,000 دەرچووی دانەمەزراوەیە ئەو 250,000 زۆرینەی هەرە زۆریانە چنە ناوکار هەروەها پێداچوونەوە بکرێ بە کەرتی پەروەردە و خوێندنی باڵاوە ئەو بەشانەی کە نەکەرتی گشتی نەتایبەت پێویستی پێیەتی لایان بن بۆ ئەوەی کە بەشی تازە دروست بێت سپاس بۆ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر بێستون حەمە ساڵح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان دەستوری سەرکێڕوا لە هەولێرەوە گۆران دیبەگەیی پارێزەر سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ